ترین هەستەکانم بەگشتی بە ئەم کەبیژم هەر بەڕاستی دەستخۆشیتانەکەم ئەسڵەن چاوەڕوانیم ناکرد کە ئاوا بە ئەو هەستە خۆشەویستیەوە بێت ڕوانە بکەن هەر ئەو ڕوانە بە دڵنیاییەوە بۆ من دڵگەرمیە بوو من دڵپرسیە نەتەنیا بوو من بەگشتی بووتوە ئەو کەسکەلەی کە تێکۆشانێکەکە ناو کۆمەڵگا و ئەوینن خەڵکەکەیان بە ئەمە گن بۆیان ئەمە فرە جێ ڕێزی هەزی خۆشەویستیەوە دڵنیا بن دڵنیا بن تووا و چرکە بە چرکەی ئەو کاتگەلەی کە لە زیندانم قڕ بەدەسەر ئەو دژمنەی هیوای بەبەندی خانەیە لە ماوەی ئەم 2 ساڵ و نیمە کە لە دەست بەسەرکرانمە تێپەڕیەوە هاتمە سەدەرەوە بەردەوام وتگمە ئەو کەسەی کە دی لە کردی ئەو کەسەی کە ها لە بەندیخانە بە دڵنیاییە و 100% کە ئەچێتە ئێنە دڵنیاتر ئەوێتەوە کە چێ کردەوە کە باوەڕمەندتر ئەوێ بە کارەکانی و بە بیر و باوەڕەکانی بۆیە سپاس لە گشتان سپاس لە بوونتان هیوادارم هەر گشتمان بە یەکەوە بتوانین تا خاتوسۆماوتی بەڕاستی کە تەک وڵاتگەلی دەرەوە قساکەی پێکەنینیان لێتی بە گاڵتۆ ئێژن کە ئێوە هێشتا زمانی دایکیەکەتان شەڕی بۆەکەن خەریکن کەهکشانەکان تر بەدەستێرن ئێمە هێشتا خەریکین لەسەر زوانی دایکیمان شەڕەکەی ئەمە بنەڕەتی ترین مافمانە یەکێ لە بنەڕەتی ترین مافەکانمان و ئێمە وەک ئەنجومەنی نۆژین بەخۆڵە خۆمانمان قسکە سەبەر بوو بە دەساوردنی ئەم مافە و هیوادارین ئەمە لە مێژووە جوورێ تۆمار بکرگێ کە داهاتوو بە دڵنیاییە و بەرەی لێ بگرێت و ئاکامی لێ دیسانەوە بەڕاستی سپاسانەکەم دیسانەوە ئێژم هەر بەڕاستی قڕ بەسەر ئەو دژمنەی هیوای بەبەندی خان ولا بشتغل في المدن شو نتيجة لا بردان جالسياي قالسياي بشي لما مصاري قاد زارا دلبري وقاد زارا بتاكا كسيك نازاني كحكمة ديو بندكري بلكو ما في نتويكا كبندكري بخيال لبندكري بلان بعمل يموك وما مصاري بتابخانة خاوني همان ريبازين وهمان ريشكو ريبازك لينه خدان البيروزة سپاس بەڕێزانەگەر دیسانەوە سپاسانەکەم بەپێی وتەی پارێزەرەکانم ئیتر ماوەیەک ئەوات ماتڵیەکی هەست با ئێوە ماتڵنەوەن عەزیەت نەکێشن رەفرە بەڕاستی هەتای تێجا زەحمەتتان کێشا بەڕاستی هەستێ سەربەرزی و گەورەی بۆ من بەقەوڵێ دوارە بنیام دڵنیا بێتەوە کە ئەم خەڵکە و ئەم کۆمەڵگا ئەشێ هەزینێ بۆ بکردی و ئەشێ کاری بۆ بکردی هیوادارم گشتمان بە ئەم هەزینەگەلە بگەین باکەم دیسانەوە سپاسانەکەم هیوام سەربەرزیتانە